ئەم کاتەتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر کەیسێکی تایبەت دەکەین کەیسێک لە ئێوارەیەکی تەموو مژاویدا لە شاری هەولێر هەر لەم شوێنەدا چەند کەسێک منداڵێک فڕێدەدەن لەم شوێنەدا کە دەبێتە هۆکاری گیان لە دەستدانی ئەو منداڵە و ویژدانی سەدان و هەزاران کەس لە نێو هەرێمی کوردستان دەهەژێنێ بەوەی کە منداڵێکی تەمەن 15 ڕۆژی بەبێ ئەوەی کەس بزانێ هۆکار لە فڕێدان و هۆکار لە کوشتنی ئەو منداڵە چییە؟ ئێمە هەوڵ دەدەین لەم بە دوواداچوونەدا بزانین ئەوانەی لە پشت ئەو تاوانەن و لێکۆڵینەوەکان و دادگای هەولێر سەبارەت بەم کەیسە چی دەکەن؟ لەگەڵمان. تاوانبارەکان ئەوانەی ئەو منداڵیان فڕێداوە لێرە منداڵەکان فڕێدا بوو. چێ زانی کە ئەو منداڵە بۆتە قوربانی و لێرە فڕێدراوە؟ یەکەم کەس کە چاوی بە منداڵەکە دەکەوێت ئەم بەڕێزە بووە. سڵاوت دەبێت. پێمان بڵێ ئەو ڕووداوە چۆن بوو؟ هەم بەیانێک دەوروبەری ساعت 7:30 بێردا دێم دەرگای کۆگا دەکەمەوە. یعنی تۆ لێرە کار دەکەی؟ بەڵێ بەڵێ. تۆ لەم ڕێگایەوە هاتوشۆ دەکەی؟ هەموو ڕۆژێت دەوروبەری 4-5 ساڵ دەبێت هەر بێردا دێن. باش. ئیدی بێرداهاتین بیدایەتی نەمازان کە منداڵە چوم کۆگام کردو دواتە برادێک بێرە هاتی منداڵەکەت نەبینی زەینم نەکردوە سەرێکە بزانام شتێک لەو گۆڕەکەتی دی چوومە کۆگایەکە دواتە برادێکی خۆمە بێردات و هاتە لای من ئەوش هەر لە کارگەکەی ئێوەیە بڵێن هەر ڕۆژانە دێتە لای مەشای باردەکە هات گوتی منداڵێک فڕە دراوە لێرە دەوروبەری 3 مانگان دەبی ئیدێم نیش هاتم دیتم مناڵەکە گەورە دیار و چکە لە سەرمان ڕق بووە ڕەنجی مۆر هەرگەڕا بوو ئەستور بوو ئیدی دیار بوو کە لە چێ فڕێدرا بوو بزەمە ئەگەر پێم بڵێ قریب ئەلێرە بوو ئەلەم شوێنە و سەگەکەش ئەوا دیار بە دیاریوە بوو لێرە ینی سەگەکە دڵنیای کە پاسەوانی منداڵەکەی دەکرد دڵنیانی بەس دانیشت بوو لێ دیار ئەو کەسێکە هاتەکنە من باس کرد گوتی سەگەکە لە دیاروی بوو ئیدی سەگەکەی دەرکرد ینی ئەو سەگانە بوو ئەو چەند سەگەی یەکەم هەبوو ئەو سەگەی یەکەم پاسەوانی منداڵەکەی دەکرد ئەوانش ئەوە تەقریبا 12 ساڵ هەیە لێرە 12 زۆر ئەوە 4 ساڵی بەخۆمە بەخێوی دەکەین ئەو دایری کارەبای دڵنیای ئەو سەگە بوو بەڵێ بە دڵنیای ئەو سەگە بووە پاسەوانی کردبوو دەوروبەری 4 سال دەبی ئەمە ینی وشی بە خزمەتی دەکەین و خواردن بدەینێ چیتان کردەوە؟ منداڵەکە دەموچاوی شێوێنرا بوو بەس بە جێرەی تەمەشا دەکرد دانن دراو بە ئاسانیەوە بە ئاسان داینێت دیار بوو هەر ناو ساری وەکی برن فەڵە درا بوو پشتی جێی بڕێکدا مارا بوو لەگەل لوتی ئەگە بە ئاردی کەدیبی دی هەموو لاشەی لەسەرمان ڕق بووە دواتریش ئازار بە پشتژێوە بەڵێ بەڵێ یەک دوو برادێت هێ لێرە بوون هەتا ئەم هاتم خەبەری برانی پۆلیسیدا بوو ئەوانش هاتن ئەوانیش تاقیبی خۆیان کرد پۆلیس دەڵێ یان حەسە معلوماتی ما ئەمە یەکەم حالت نەبوو منداڵ لێرە فڕێ بدەن لەو منطقێ یەکەم حالت بووە یەکەم حالت بەڵێ یەکەم حالت بووە بینیمان هەستت بەچی کرد؟ وەڵی ناخۆشە شتیوا ڕوو بدات ئێستا شوێن هەیە خەستەخانە هەیە چەندین خەڵک نایخۆن وچێت چاوەڕێی مناڵێک دەکا کە بێدایک و باوک بیان خەدایک هەیە لە خۆی لەوێ دادنێ پێی بەخێو ناکرێ خەڵک نەخێر باش ئەو کاتێک کە ئەو مناڵەت بینی چ کاریگەری لەسەر تۆی دروست کرد؟ بەڕاستی هەر کەسێک بی ئەگەر تۆسقالێک ویزدان لە مرۆڤاتی لە لەشی دابی ئەو کاران ئەنجام نادا مزگەوتەیە چەندی ماڵ هەیە بێ مناڵە چەند ینی ئەم سەگانە وەفایان بۆ منداڵەکە هەبوو پاراست زۆر لەدایک لەو کەسێک کە فەڕێدا بۆ وەفاتر بووە سەبارەت بە بەم کەیسە دۆزینەوەی مناڵەکە چۆن هەواڵ هات ئێوە چیتان کرد؟ ئێمە عادەتەن بڵێن کاتی ئێشەگریمان هەیە لەو ڕۆژەدا کە ڕۆژی شەمە بوو من بۆ خۆمەکو ڕێپێدراوێکی ئێشەگری دەست پێ کرد کاتژمێر 8 بەیانی وەرم گرت بەڵام دەوری 20 دقە جەنابی ئەفسەری بنکەمان
ئاگداری کردمەوە کەەوە ڕووداوێکەیە لە سنووری قەڵاتی نوێ منیش دەست بەجێ هاتمە شوێنی ڕووداوەکە و بینیم کۆمەڵێ خەڵک لە دەوری تەرمی منداڵێکی کەواتە پێش ئەوەی پۆلیس بێ خەڵک لەوێ بوو بەڵێ کۆمەڵێ خەڵک لە دەوری تەرمی منداڵەکە بوون دوای ئەوەی کە ئێمە هاتیینە شوێنی ڕووداوەکە و کارمەندی بەڵگە و تاوانیشمان لەگەڵ بوو دەست بەجێ ئیشی خۆی کرد چیتان کرد ئێوە ینی مناڵەکەتان چۆن بینی ئێمە منداڵەکە کەوت بوو لەسەر عرس دیار بوو یعنی بۆ شێوەیە کە من بینیتم سەر بڵێن کەپۆی بریندار بوو پێی دەچوو لە دوورەوە فڕێدرابێ بریندار بوو دیار بوو پێ دەچوو یانی لە دوورەوە فڕێدرابێ و بەعجەلە ئیشەکان کرد دڵنیا نین وەکو ئەوەی سیارەیە ماتۆڕە پێیانە بەس بۆ ئەوەی کە دوور بێت لە واقع ینی لەوەی خەڵک بیبینێت ئیشەکەی کردووە بەعجەلە شوێنەکە ئاوەدانی لێیە بەڵام واژ نییە کەوا خەڵک بیبینێت لەوانەیە لە کاتێکی گونجاوی خۆی کە هەڵی بژار بێ ئەو کەسی ئەو تاوان ئەو تاوانەی ئەنجام داوە بەڕاستی تاوانێکی گەورەیە منداڵێکی وا کە تەمەنی بڵێن دەڕۆژ بۆ 20 ڕۆژ بەڕاستی تاوانە باش ئێوە وەکو پۆلیس لەم ناوچەیە ینی حالەتی وا دروست بووە لێرە حاڵەت بڵێ هەیە ئێمە چون بە حکمی ئەوەی کە ئێمە کارمەندانی پۆلیس بەردەوام لێرە لە ئەرکی خۆمانداین هەموو ڕووداوەکانە بینین هەموو جۆرە ڕووداوێکە بینین نمونەشیان ئەم ڕووداوەیە ئەم ڕووداوەش بەڕاستی کارێکی دڵتەزیێنە بۆ ئەوە ینی ناخۆشە بۆ هەمومان بەڵام ئێمە وەکو پۆلیس ئەرکی خۆمان جێبەجێ کردو و من وەکو ڕێپێدراوی ئێشەگر ئەو ڕۆژە پەراوی لێکۆڵنەوە بۆ ڕێک خست و ڕەوانەی ناخۆشترین و جەرگ برترین ڕووداو نەبوو لە ماوەی کارکردن بە دڵنیاییەوە ناخۆشە بە دڵنیای ناخۆشە بەڵام ئێمە زۆربەی ڕووداوەکانمان حەدەسی وامان هەیە ینی ناخۆشتریش هەیە و لەوەش ناخۆشتر هەیە بەڵام ئەمە زۆر ناخۆشە ئەوەی گرینگە دۆزینەوەی تاوان بە دڵنیاییەوە ئێمە هەوڵ ئەدەین ئیشی خۆمان ئەەکەین سەرەتاش دەستمان پێ کردووە ئەو پەڕاوی لێکۆڵنەوەی بۆ ڕێکخراوە و بڕیاری جەنابی دادوەریشمان هەیە هەر سەرە داوێکمان دەستکەوێ و دەستشمان ئەکەوێ چون ئێمە دەستان نەکەوێت بەڵێ بە دڵنیایەوە دەستمان ئەکەوێ لەبەرچی لەبەرەوەی ئێمە ئیشمان ئەوەیە کەوا تۆمەتباران یاخود تاوانباران بە سزای خۆیان بگەێنین و بگەنە سزای خۆیان. ئێوە چی دەکەن بۆ دۆزینەوەی تاوانبارە؟ ئێمە تاوان دوای ئەوەی ئاگادار دەکرینەوە بە ڕووداوێک دەست بەجێ دەچینە شوێنی ڕوودا و بارکانی خۆمان هەڵدەستین ئاگاداری بە ڕێبەراتی بەڵگە و تاوان دەکرێتەوە کە بێ بارچی خۆیان هەڵسن لە وێنەگرتن و گەڕان بە دوای هەر بەڵگەیەک کە سوودی هەبێ بۆ لێکۆڵینەوە سەبارەت بەم ڕووداوە ئێمە ڕۆژی 12 کاتژمێر 20 دقە ئاگادار کراینەوە کەوا منداڵێک کە تازە لەدایک بۆ فرێدراوە لەم شوێنە کە ئێرە شوێن و ڕووداوەکەیە شوێنی فرێدانی منداڵەکەیە کە دەکەوێتە گەڕەکی قەڵای نوێ کە سەر بە بنکەی پۆلیسی دەشتی هەولێرە یەکەم جار حالەتی وا لەم ناوچەیە دروست بێ منداڵێک فڕێ بدرێ نەخێر حالەت یەکەم نیە یەکەم نیە بەڵێ ینی پێشترش پێشتریش حالەتێکی ترمان هەبوو چەند دەبی بەرلێست نزیکەی ساڵێک دەبی بەڵێ عینەن منداڵێکی دیکە بەڵێ نەفسی تەمەن ینی نەفسی تەمەن کوڕیش بۆ کۆ منداڵە ئەویش کوڕ بوو ئەوش کوڕ بوو بەڵێ فرێدرا بخراوە ناو عەلاگەیەک لە جێگایەکی وەکو ئێرە چۆڵەوانی فرێدرا ینی ئەو یەکسەر سەرشیان بەستا بووە هەناو عەلاگەیەک گرێدرا بوو سەر لە ژیاندا نەمابوو بە مردووی دۆزراوە کەوایە ئەمە دوام حالەتە لە دەشتی هەولێر چەندە ئەمە لە یەک نزیکن ینی هەمان خێزان ئەو تاوانەی کرد بێت نا شەرد نییە تاوانەکان فەرقێکی زۆری هەیە لە مەودایان مەسەرەن ساڵێکی بینە ساڵێکی بەڵێ بەڵام ئەوە بۆ مانایانی هەمان ئەو کەسانە بن منداڵێک دروست بکەن و فڕی بدەن دەکرێت بەڵام تاکو ئێستا نەگەیشتینە ئەو ئەنجامەی کەوا بۆمان سەلمێنین کە ئەم ڕووداوانە پەیوەندیان بێت ئێستا لێکۆڵینەوەی ئێوە لێکۆڵینەوە بەردەوامە لەو کەیسەی لەبەرەوەی چەند کامێرایەکی چاودێری هەن بە دوواداچوونی بۆ دەکەین ئیشاڵڵا بەڵکو بگەینە سەرەداوێک زۆر گەیشتن بە تۆمەتباران زۆر باشە دەگوترێ ئاسایش و پۆلیس لە هەرێمی کوردستان هەر شتێکیان بوێ هەر تۆمەتبارێک و تاوانبارێکیان بوێ دەتوانن دەستگیری بکەن
ئێوە دەتوانن دڵنیایی بدەن بە خەڵکی کوردستان کە تاوانباران لەم کەیسە ڕزگاریان نابێ؟ بێگومان بەڵام ئەوە کاتی دەوێ ئێمەش ناتوانین هەموو شتێک ڕۆم بکەینەوە بۆ لەبەرەوەی لە بۆ سەلامەتی لێکۆڵینەوەیە بەردەوام دەبین لە بەدواداچوون بۆ ئەم کەیسە ئینشاڵڵا دەگەینە سەرداوێک و تۆمەتبارانش بە سایخۆیان دەگەن. باشە خوێندنەوە لەسەر تاوانێکی لەم شێوەیە چییە؟ بەڕاست ئەمە تاوانێکی 100% ینی دەچێتە قالبی چوارچەوەی تاوانێک کە کەسی نزیکی ئەو منداڵە ئەو کارەی کردبێت؟ طبعاً ئەمە تاوانێکی گەورەیە مردنی کەسێکە تاوانێکی بچووک نییە ئەو تاوانش سزای خۆی هەیە بە پێی یاسا بەڵام بە دوواداچوونی دەوێت کاتی دەوێت بۆ ئەوی بگەین بە ڕاستێکە. باشە هەڵبژاردننی ئەم شوێنە بۆچی؟ طبعاً ئەوانەی کە تاوان ئەنجام دەدەن هەموو کات ساباتی ئەوە دەکەن کە دوور بن لە چاوی خەڵک دوور بن لە چاوی پۆلیس ئاسایش بۆ ئەوی تاوانەکەیان ئەنجام بدەن و کەس پێیان نەزانێت و ئەوەی ئەو کەسی ئەو تاوانش ئەنجام دەدا کاتێکی وا هەڵدەبژێری کەەوە ئەو کاتە خەڵک بە دەرەوە نەبێت بۆ ئەوەی زۆر بە ئاسانی بتوانین تاوانەکەی ئەنجام بدە. باشە هەرچەندە ئەمە پەیوەندیشی بە لێکۆڵینەوە هەیە ئەمە نامانەوێت زۆر بچینە ناو تەفاسلی لێکۆڵینەوەکانیش بەڵام ئەگەری ئەوە هەیە تاوانبارەکان خەڵکی ئەو ناوچەیە بن زێدەتر؟ طبعاً زیاتر گومان لەوە دەکرێت کە دانیشتی ئەو ناوچەیە بن بۆی ئێرەشان هەڵبژاردووە تاکو ئێستا دیار نییە بە تەواوی کە ئەو تاوانبارە خەڵکی ئێرەیە ینی شارێکی تکەیە یان لە جێگایچکە هاتووە ناتوانین جارێ زووە بۆ ئەو وتەیە بەڵام ئینشاڵڵا دەگەینە سەرەداوێک بۆ دۆزینەوەی تاوانباران. ئەوەی کە گرینگە ئێوە کەیسەکە دادەخەن بەبێ ئەوەی تۆمەتبار یان تاوانبار دەگیر بکەن یاخود نە؟ جارێ زووە بۆ بوتەیە لەبەرەوەی لێکۆڵینەوە لە سەرەتادایە بە دوواداچوونی خۆمان دەکەین هەم لە ڕووی کامێراوە هەم لە ڕووی شاهێدەکان کە لەو شوێنە کار دەکەن یاخود بەو شوێنە داهاتونیان ئەوانی کە تەرمەکان دۆزیوەتەوە هەروەها بە دوواداچوونیش دەکەن لە نەخۆشخانەکان بەڵکو سەرەداوێکمان دەستکەوێت ئینشاڵڵا. ئێمە ئێستا لە پزیشکی دادوەرین لە شاری هەولێر هەوڵماندا زانیاری تەواو لەسەر کەیسی ئەو منداڵە وەربگرین تەرمی ئەو منداڵە وەربگرین کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە گەڕکێکی شاری هەولێر لە ناوچەیەکی چۆلەوانی فڕێدرا بوو. پاشەوەی هەوڵی زۆرماندا لەگەڵ بەڕێوەبەری پزیشکی دادوەری قسە بکەین و ئەو ڕاستەوخۆ بۆمان قسە بکە بەڵام ئەو گوتی کامەران کەیسەکە لە دادگایە لە ژێر لێکۆڵینەوەدا ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانین قسە بکەین بەڵام زانیاری بە ئێمەدا کە ئەو منداڵی فڕێدراوە تەمەنی کەمترە لە 20 ڕۆژ وە زیاتریشە لە 15 ڕۆژ تەرمی ئەو منداڵە ئێستا لە نێو ساردکەرەوەیە لە یەکێک لەو ساردکەرەوانە لێرە هەڵگیراوە پارێزراوە ئەمانە ساردکەرەوەی تایبەتن بە تەرمی مرۆڤەکان 1 2 3 تاوەکو 12 تەرم ئەو مناڵەی کە فڕێدرا بوو لە ژمارە 7 لێرە هەڵگیراوە DNA بۆ دەکرێت پاشان بێگومان هێزەکانی ئەمنی ئاسایش لیژنەی تەندروستی بە دوواداچوون بۆ ئەم کەیسە دەکەن هەوڵ دەدەن بزانن کەیسی ئەو منداڵە چییە چۆنە و چۆن نییە ئەوەی کە جێگای قسەکردن بێت تەنیا ئەو منداڵە نەبۆتە قوربانی کەس و کاری بە هەر شێوەیەک لە شێوەکان بێت بەڵکو لە دادی یاخود پزیشکی دادوەری زێدەتر لە 15 منداڵ ینی تەرمەکەیان لێرە پارێزراوە و کەیسیان بۆ کراوەتەوە و چۆن تاوان بەرامبەر بە مناڵە کراوە بە هەمان شێو مناڵەکانی دیکەش تاوانیان بەرامبەر کراوە بەڵام بە هیچ شێوەیەک ڕێگەیان بە ئێمە نەدا نەبتوانین ئەم دەرگایە بکەینەوە تەرمی ئەم منداڵە دەربخەین و ڕێگەشانەدا بە هەمان شێوە تەرمی منداڵەکانی دیکەش بخەین. ئێمە لە نەخۆشخانەی لەدایکبوونی هەولێرین بەشێک لەو منداڵانەی کە هەندێک جار فڕێ دەدرێ دایک و باوکیان یان کەس و کاریان بە شێوەیەک لە شێوەکان
منداڵەکە فڕێ دەدەن زۆر جار ئەو منداڵانە لێرە بەخێو دەکرێن و دەپارێزرێن و چاودێریان دەکرێت ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ میوانەکانم لێرە گفتوگویان لەگەڵ بکەین کاکەیفی لە بەشی یاساییە خات و کەژاڵیش لە بەشی ئامارە کاکەیفی سلااوت لێبێ من دەمەوێت لە ڕووی یاساییەوە قسە لەگەڵ جەنابتان بکەم ئەو منداڵانەی کە فڕێ دەدرێت ئێوە دەتوانن لێرە بیپارێزن و بەخێوی بکەن یاخودنا بڵێ ئەمە هەر لەو کاتێک کە ئەم داڵانە دەدوزرێنەوە دێنە لای ئەمە ئامێزی خۆیان دەگرن وەکم داڵ خۆمان بەخێویان دەکەین دەهێنین لە بەشی منداڵە ناکامەکان لە نەخۆشخانەی لەدایک بن بەشێکمانەیە بەشم داڵە ناکامەکان لێرە شیری پێ دەدەن ئەگەر نەخۆش چارەسەری دەکەین دکتۆر 24 ساعت لێکوانە هەیە هەتا ئەو کاتێک تەسلیمی دەستی خێزانێش دەکەن لە ڕێگای محکەمەی باش ئەو کەس و کارەی ئەو منداڵی کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە هەولێر فڕێدرا بوو و پۆلیس دۆزیەوە خەڵک دۆزیەوە ئەگەر بەهات بە کە سوکارەکەی لە ویلادە منداڵەکان فڕێدا بە باشتر نەبوو لەوە زۆر باشتر بوو ئێستا واش بەسەر نەداهات بەڕاستی کارە ساتێکی زۆر گەورە بوو هەموو پێت ئەمە تووشی کارە ساتێکی زۆر ینی پێمان ناخۆش زۆر ئەنی ئەوە هەموو تاساین بۆ کارە سات ینی لەو لە قەرنی 21 مندار ینی بەڕاستی لە سەرمان و لە برسان بمری لەو هەموو خێوبێری ئەو وڵاتی ینی بەڕاستی شەشی ینی زۆر کارە ساتە باش چارە نووسی ئەو جۆرە منداڵانە لێرە چی بەسەر چارە نووسەکان ئەوەیە کە دێتە لە ئێمە لە ڕێگەی محکەمەی نێوجوانان خێزانێکی گەلێک زۆر هەیە ئێستا هەموو ڕامان گرتووە لەبەرەوەی لەوێ لە محکەمە خەڵک ناونووز ناکەن لەبەر خەڵکەشی گەلێ زۆر هەیە داوا دەکا کەم خام منداڵی پێدان ئەو منداڵانە بەخێو بکەن ینی خەڵکێکی زۆر ئێستا چاوەڕێ ئەوە دەکەم منداڵێکی وە بدۆ زۆر زۆریش ینی لەوانەیە بێن ینی تەوەسوت بکەن ینی بێن شت بکەن بەس لەوەی هەتا منداڵێکە بێ بەخێوی بکەن بەزە خەڵکە ینی بەڕاستی زەریمێکی زۆر گەورە بوو ینی بەس بەهات دەست ینی حکوومەت و خەڵکی لێ پرسرا و لەوان و منداڵەوەی بەسەر نەدات کەوای ئەوە زۆر گرینگە ینی هاوڵاتیان ئەوە بزانن هەر کەسێک بە شێوەک لە شێوەکان منداڵێک دروست دەکات ئەو جەوەک و کوردەواری دەگوت دەڵێ بە شێوەی ناشەرعیە یاخود بە هەر شێوەیەک لە شێوەکانبی کۆمەلگا لێ قوبوڵ نەکە باشتر وایە ئەو منداڵە لە شەقام فڕێ نەدرێ لە شوێنێکی خراپ فڕێ نەدرێ ئەمە لێرە چاودێری دەکرێ و دەپارێزرێت تاوەکو دادگا بڕیاری لەسەر چارەنووسی ئەو منداڵەدا پێم وایە ڕاستە بوو بڵێ زۆر ڕاست ئێمە لیژەیەکمانەیە لەژنەی منداڵە دۆزراوەکان لە سێ نەفر پێکاتەوە من بخۆم وەکو مافەرور بەرپرسی ئەو لیژنەیە نووسراوێک دەکەن لە بۆ محکەمە نێوجوانان لەوێش ئایلێکی گەلێ زۆری وەکو وتم دووبارە ئەنی زۆر مەمنونیش دەمەندێن منداڵەکەی لە خۆیان دەگرن و زۆر جارەوە دیتیمان منداڵەکان بە شێر زۆر باش خزمەت کردووە و ئێستا منداڵەکان زۆر لە لایەتیان گەورە بووینەوە وەکوونەوەی خۆیان تەماشای دەکەن کەواتە تاوان نابێت ئەو کات ناچێتە چوارچەوەی تاوانیش نەخێر ناوەڵە ینی منداڵەکەش هەر لە خۆشی دەژیت و ئایلەکەش هەر پێیان خۆشە و ئەنی بەڕاستی ئەوش زەریمێکی زۆر گەورە بوو حەزمانەکە ئەوە ڕوویدا باشە بابزانین حالەتی ئەو هەلا ساڵانە چەند ڕوودەدا خات و کەژاڵ بۆ پێی تۆ لە بەرپرسی ئاماری و پێم وایە ینی ساڵی ڕابردوو چەند حالەتی واتان بینیوە بەڵێ لە 2010 6 حاڵەتی وامانە بوو 6 حالەتی وا کە منداڵ فڕێ بەڵێ بەڵێ 6 منداڵ دۆزراوەتەوە سێیان لە ناو نەخۆشخانە بەجێما بوون سیانەکەی تر لە دەرەوەی نەخۆشخانە بوون لە ڕێگای بنکەی فریاکەوتن لەلایەن بنکەی تووڕق یەکەشان لە سۆران ڕا لە بۆمان هاتووە منداڵەکە باشە ئەو سێ منداڵی کە لێرە ینی ئێوە بەخێوتان دەکرد چۆن بوو ینی دایک و باوکی بۆ خۆیان گوتیان ئێمە نامانەوێت ناڵێن ئێمە بە خۆمان نامانەوێت تەبان ئەمە کەندە خۆش داخل دەکرێت تەبەڵی بۆ دەکەین بەس ئەو نەوعانە ینی لە خۆیان کە لە فکری خۆیان کە دەیانەوێت منداڵەکەی بەجێ بێڵن ڕقمی تەلەفۆن غەڵت دەدەن یان ژمارەیەکی نەقص دەدەن یان بە غەڵەتی دەدەن ینی بە ئەنقەز دەیانەوێت منداڵەکە یان عینوانی خۆیان بە کاملی نادەن ئەمە چکە لێرە منداڵ کە دەمینێتەوە لێرانە پاش هەفتە یان پاش 2 ڕۆژ ئیتیساڵ دەکرێت لەگەڵ عائیلەکەی کە بێن بیبنەوە کە وەزعی باشتر دەبی کە تەلەفۆن دەکەی کەس جواب ناداتەوە یان ڕقەمەکە دەڵێ ئیمەنیە غەڵەتە ئیدی لەو حالەتی منداڵەکە دەمینێتەوە ئەو کات ئێوە تێدەگەن کەمە بەس خۆیان بکەن بەوانێ لێرە ببینێ هەردنەوە بڵێن ئێ عائیلەکەی بە دەرکەویان کە کەزانیمان کەس لێ ناپرسیتەوە ئەو کاتی خەبەری ژووری یاسایی دەبێت هەندێک جار لەوانەیە دایکەکە یان باوکەکە یان کچەکە یان کوڕەکە ئەو منداڵە کە فڕێ بدا ترسی لەوە هەبی لێرە لێکۆڵینەوە بکرێ پاشان ئەوان وەکو تاوانبارێک دەگیر بکرێن ینی ئەوان ئێوە دواتر بە دوواداچوون دەکەن بۆ ئەو کەسێک کە دایک و باوکی چێ یاخود لێرەوە دەوەستن و دەیدەن بە کەسی آخر ئەمە هیچ عینوانەشیان نازانین کە ئەمە کە نەزانین لە چێن دەرێ و دادەنیشن و ڕقەمیان نەزانین و کە بەخۆشان کە هەر نایەنەوە ئیدی بەڕاستی هیچ ناتوانین باشە ئێوە لەگەڵ منداڵ دەژین پێم وایە ماوەکی زۆرە لێرە کار دەکەن
ینی وەکو دایکێک ڕۆڵ دەبینن بۆ ڕۆلی دایک بۆ چەندین منداڵ دەبین تۆ پەیامت چیە بۆ ئەو کەسانی کە منداڵ فڕێدەن والله زۆر پێمان ناخۆشە یعنی ئەمن پێم باشە ئەگەر ناشیانەوە یعنی کە فڕێ دەدەن بینە مستەشفای لێرە بەجێ بێنە زۆر باشتر خزمەتی دەکەن ئەکید و دایک و باوکی تر هەیە خزمەتیان کاگە منداڵی خۆش بەتەکید هەر زۆر عائلە هەیە مەمنونن یعنی بەڕاستی باش ئەو منداڵانە لێرە ئێستا خزمەت دەکرێن دایک و باوکیان هەیە بەڵێ ئەوانە هەموو داک و بای بخۆیان هەیە بەس منداڵەکان ناکامن لەبەر هەندێک لە ناو شتەکان باش ئەوە بچووکترین منداڵە بەڵێ ئەویان ئێستا بچووکترین منداڵە لێرانە ئەمە لەو یعنی لەو حالەتەی بزانە کە ئەوەندە گچکێ و وەرمانگرتیە و خزمەتی دەکەین بەڵێ هەتا تەندروستی باشش نەبی نایدەینەوە. هاتوونێتە دادگایەتی هەڵچوونەوەی ناوچەی هەولێر بۆ ئەوەی هاتوین بزانین کەیسی ئەو منداڵێکە لە هەولێر فڕێدرا چی بەسەر هاتووە داواکاری گشتی چ بە دوواداچوونێکی بۆ دەکات و ئەو کەسانەی ئەو تاوانەیان بەرامبەر بەو منداڵە ئەنجام داوە چ سزایەکیان دەدەن و بە چ شێوەیەک مامەڵە لەگەڵ ئەم کەیسە دەکەن ئایا ئەم کەیسە تا کۆتایی داواکاری گشتی بە دوواداچوونی بۆ دەکات یاخود لە نیوەی ڕێگە دەوەستن و دۆسەیەەکە دادەخات. سەبارەت بە کەیسی ئەو منداڵی کە لە هەولێر فڕێدرا بوو ئێوە وەکو داواکاری گشتی چیتان کردووە؟ ئەو کەیسێکەوە ئەو منداڵەکە فڕێدرایە وەکو هەر کەیسێکی کە کوشتن ئێمە سەیری دەکەین و دادگاکانیش هەر بەو شێوەیە سەیری دەکاتن. ئەوەی کە سەیر دەکرێت مامەلەی لەگەر بکرێتن وەکو هەر کەیسێکی کوشتن تاوانە بەڵکو لەوانەیە زیاتر لە بۆ تەجدیدی عقوبەکەش بچیتە وەکو فڕێدانی تاوانە و ینی جان لە دەستدانیشی چونکە تاوانی کوشتنە هەر کەسێکەوە ڕۆحی هاتە بەری کە لە منداڵ کە لە داچی جودا بووە تا ئەو کاتێک کە دەمری وەکو ئینسان مامەلەی لەگەر دەکرێتن. ئەوە فەرقی هەیە باشە جەنابی حاکمە ئەو منداڵانەی کە لە زگی دایکیانە یعنی بە پێی زانیاری ئێمە لە دوای 4 مانگ ڕوحی دێتە بەر فڕێدانی ئەو منداڵش دەچێتە چوارچەوەی ئەوە بنسبەت ئەوەی کەوە منداڵ ئەگەر بە تەبیعی خۆی کە بوو ئەوە هەژمار دەکرێتەوە منداڵە مرۆڤێکی کوشتووە بەڵام هەندێک حالات هەیە دایک دەیەوێ ئەو منداڵی لەبار خۆی بباتن کە کۆرپەی پێدەرێن پێش ئەوەی کە وەختی بوونی بیتن لەو فترەیە ئیزهاڵی پێدەرن لەبار چواندن کە تاوانیان تاوانیە ئەویش تاوانە بەڵام سزایەکەی سوکرایە کە مادەی 417 لە یاسای ژمارە 111 ساڵی 1969 قانون عقوباتی عێراقی داهاتووە سزاکەی لەوانەیە لەوە 1 ساڵ کەمتر بند بکرێتن. باشە سەبارەت بەو منداڵی کە فڕێدراوە بەڵێ ئەو سزاکەی چییە؟ ئەو منداڵی کە ئەمە تەماشامان کرد لە میدیاکان دیارە ئەو منداڵە تازە لەدایک بووە کە حەدیث زانیاری ئێمە بەپێی زانیاری ئێمە ئێستا ئێمە لە پزیشکی دادوەری هاتووینەتەوە دەڵێ تەمەنی ئەو منداڵە لە 15 بۆ 20 ڕۆژدە. بەڵێ ئەوە حەدیث الولادەی پێ دەڵێن واتە تازە لەدایک بوو بەپێی قانونی شارستانی عێراقی کە تعریفی کردیە منداڵ تا بەیان ویلادەی لە بۆ دەردەچی کە لە نێوان تا 15 ڕۆژە 15 ڕۆژی لە بۆ تهدید کردیە پێی دەرێن حەدیث الولادە. ئەگەر ئەو منداڵە حەدیث الولادە بوو و ئەگەر ئەوەی کە ئەو تاوانی ئەنجام دابی بەبندکردن سزا دەدرێت لە ماوەی 10 ساڵ و زیاتر نەبێت و لە ساڵێکیش کەمتر نەبێتن کە هەر دایکێک ئەگەر منداڵەکەی خۆی کە منداڵی تازە لەدایک بوو بکوژێت بۆ مەبەستی خۆ پاراستن لە ئابروچوونی کە بە داوێن پیسی ئەو سکپڕی کردبێت ئەوە ئەو سزای لەسەری جێبەجێ دەکرێت. شتێکی گرنگ هەیە یعنی هەر جارێک کە منداڵێکی لەم شێوەیە دەبیندرێ فڕێ دەدرێت زۆر جاران ینی دیمەنەکان ئەوەندە کارەسات بارە خەڵکێک پرسیاری ئەوە دەکات ئەرێ بەڕاست کەسێک هەیە لەم وڵاتە بە دوواداچوون بۆ ئەو تاوان بارانە بکە سزا بدرێن ئێوە وەکو داواکاری گشتی ئایا هەتا کۆتا لەگەڵ ئەم کەیسە دەبن یان لە نیوەی ڕێگا بەجی دێن؟ خێر هەر لە بیدایەتەوە داواکاری گشتی
سەرپەرشتی لێکۆڵینەوەی سەرەتایی و لێکۆڵینەوەی پاشیش دەکاتن کە لە محاکیمەکانە هەر لە هەموو مەرحەلەکان داواکاری گشتی ڕۆلی خۆی هەیە و ئیشاف لەسەر تاقیقەکان دەکات. ئەوەی کە ئێستا چاوەڕوانی لێ دەکرێت هەوڵ و هیممەتی هێزەکانی پۆلیس و ئاسایشی هەرێمی کوردستانە بۆ دەستگیرکردنی تاوانباران و ڕوبەڕووکردنەوەیان لە بەردەم دادگاکانی هەرێمی کوردستاندا تا بابەتێکی دیکە و باسێکی دیکە بەخواتان دەست.